هنا. والله لێرە مەکەلانەی دەکەین کولیچەمان هەیە لە ئاشپزخانەی ئاشوشتی چا دەکەین شۆرمەزەمان هەیە دۆکڵیومان هەیە کەلانەش مەسەلە نەگە مشتری بخۆیان دەتوانن کوڕادەی بێنن کەلانە بە پەنیرمان هەیە ئەو دوورە شتانەمان لەو چێشتخانە سنەتیەیدا هەیە خانە من بخۆم لەسەر لاخی خۆم ڕاوەستاوم لێرە کارێ دەکەم دەرامەدی خۆم هەیە احتیاجی کەس نیمە جێیەکی خۆشە ئێرە بخۆی جێیەکی تایبەتە هەموو لێرە وەک یەک خانوادەی واینە بەیانان دێین ئێواران دەچینەوە وەختی خۆمان جێیەکی ئارامە خەڵک زۆر دەبینی لە شارەکانی دیکەش ڕادێن نەکەر مەسەلەن پیرانشار لە ڕەزایی ڕادێن لە مەهاباتێ ڕادێن زیاتر نەک مەسەلەن لەبەر ئەوەی کە ئەمە لێرەینە و یا وجودی مە لێرە دەبینن غەزاکانیان زۆر پێخاوێنە جێیەکان زۆر پێخاوێنە چونکی تەواو ئەمە نزافەتی خۆن ڕعایەت کردو ئەمن تا عان زەحمەتم نەبووە نازانم وەختی خۆماتومە وەختی خۆم چوومەتەوە گلەییم نەبووە نازانم ئەوە بۆ مە زەحمەت نییە کارێکە بە دڵی خۆمانی ئەنجام دەدەین ئەمە دڵمان خۆشە بەو کارێکە دەیکەین نازانین وەخت چۆن دەگوزارێ ئەمە زۆر خۆشحاڵین کە خەڵک دێن هەر جارێ دێن تعریفێ لە کارەکانی مە دەکەن غەزایەکانی مەیان پێخۆشە بۆ مە ئومیدێکە بۆ مە شایانیە کە دەست لەو کارەی هەڵنەگرین ئیدامەی بدەین بەجێی بڵینتر بگەین لەو کارەی ڕا هیچ شتێکی ئەمە لە دەرێ ڕاتەهیە ناکەین هەرچی هەیە وەسایلەکان بۆ خۆمان لێرە ڕۆنەکەرەی خۆماڵیمان هەیە دوی خۆماڵیمان هەیە ماستەکەی بۆ خۆمان دەژێنین دەیکەینە پاڵ بێنە شیرەکەی دێنینە ئێرە لێرە بخۆن چاکی دەکەین هیچ شتێکی لە دەرێ ڕاتەهیە ناکەین پێم خۆشتر وەسایلەکانی ئێرە کوڵن بە ڕەنج و دەستی خۆمان بێ نەک لە دەرێ ڕابیکرین بیهێنین لێرە بۆ مشتری چایکەین ئەکسەری وەسایلەکانمان بەستەنیەکەمان هەر بۆ خۆمان لێرەوانێکی دەکەینی دەستگاش بەستەنی سنەتی دیکەمان هەیە وەسایلەکان کوڵن بۆ خۆمان لێرە چای دەکەین ماستی خۆماڵی ئەمن دەبەخشی ئەو چێشخانەیدا کاری وەردێنی دەکەم کاری پلانکردنەوەی هەویری و با ئیستفادە لەو دەستگای بۆ خانمی دەنێرم بۆی کە کەلانەکە جوان بێتە دەرێ 2 ساڵ و نیوە لێرە کارێ دەکەم و کارێکی بڵێ بە زەحمەتە بەڵام زۆر خۆشە چون خانەوادەگی لێرە کارێ دەکەین کارێکی خۆماڵەیە کارێکە کە بەڕاستی پوڵەکەی بە عارەقی نێوچوانی خۆمان پەیدا دەبێت و بەکارکردن و ماندووبوونی خۆمان پەیدا دەبێت بۆی خۆشە کارێکی خانەوادەگی هەموو لێرەی لە ساعت 7:30 ڕادەی نێرە هەتاکو 7:30 شەوێ کارەکە هەمووی سەختی خۆی هەیە چون هیچمان ڕناوەستین ماندووبوونی هەموو تێدایە بەڵام ئەوەندەی خۆشەیەگرا وەکو خانەوادەیەکی لێرە کۆبووینەتەوە کارەکەی دەکەین بۆی کە مشتەرەکان لێمان ڕازی بن لێرە ئاشمان هەیە جومحان و دۆکڵیو هەیە کەلانە و کولیچە و هەرەوەندە کارەکانی مە مەسەڵەن چون شتێکی خانەوادەگیە هیچ فەرقی ناکەین مەسەڵەن منە حانکە هاتوومە تێر بەنیازی کولیچەکردنی هاتوومە وەلی دەحەوەزدا مەسەڵەن هەمومان یارمەتیەک دەدەین ئەمنەگەوە دواکەوتە مەسەڵەن ئەو خانمەکاری نەبوو یارمەتی من دەدا ئەمنەگە ئەوان ئەم کارم نەبوو دەسم یارمەتی وان دەدەم یا ئیشادی خانمێ دەدەم هەر کارکی بگەینێ چون بە خانەوادەی خۆمانی حیساب دەکەین فەرقی پێ ناکەین
هەموو کارێکی ئەم بە حیساب مەسەڵەن هاتوومە کولیچام بکەم وەلی حەوەز دڵاتم کاری ئاشپەزخانەی دەکەم مەگە کارم نەبوو کاری ئەو خانمانان گوتیان بۆ دەگرم سوزان مەر کارێکی بگەینە یەکڕە ئەنجامی دەدا هیچ فەرقەکەی نییە باوەڕکە ساڵەکە لێرە من بێ حدم پێخۆشە پێشێت مەزان وەک شتێکی دەخۆم ڕانەدەدێت هیچ کارێکی بکەم دەمکوت هیچ کارێک بۆ خانمان نییە وەلی حەوەز داوانێ ئینسانێکی هیممەت تێ بکە بەخسووس تێگە بەعزە خانەوادەیەکی کە ئاشنا دەبی باوەڕکە هیممەتت دێتە بەرێ باحیز دەبی سان گەورە بی باحیز دەبی خۆت پێ گەورە بی بەخسووس ئەو خانمانێک کە مەسەڵەن لە شارێکی دیکە ڕادێن کارەکانی مایان پێ جوانە تەشەکورێن لێ دەکەن ئەمە زۆر خۆشحاڵ دەبین بێ حەد و حیساب خۆشحاڵ دەبین هەموو شتێک ناگاتەوە سەر پۆڵی بەعزە شتێکیش هەنە دەگەڵ پۆڵی نابێ مقایسەیانکەی اولا مثلا